أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فلا أقسم بمواقع النجوم فلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم. إنه لقرآن كريم. إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون. تنزيل من رب العالمين. أفبهذا الحديث أنتم مدهنون وتجعلون رزقكم أنكم تكذبون. فلولا إذا بلغت الحلقوم وأنتم حينئذ تنظرون. ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون. فلولا إن كنتم غير مدينين ترجعونها إن كنتم صادقين. فأما إن كان من المقربين فروح وريحان وجنة نعيم. وأما إن كان من أصحاب اليمين فسلام لك من أصحاب اليمين. وأما إن كان من المكذبين الضالين فنزل من حميم وتصلية جحيم. إن هذا لهو حق اليقين. فسبح باسم ربك العظيم. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين.
بینەران و بیسەرانی خۆشەویستی ئازیز، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان، بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتان ئەگەینەوە. خۆشەویستان و بەڕێزان، ئەڵقەی ئەم جارەمان لە شاری هەولێری قەڵەو منارەوەیە، لە شارە خۆشەویستەکەی پیرە هەولێرەوە. خۆشحاڵین لە خزمەتی میوانێکی تری ئازیز داین، مامۆستایەکی قورئان خوێن بە دەنگە خۆشەکەی وەکو دەستپێکی بەرنامەی سەدای زێڕین، دڵی ئاوداین، گوێیەکانی ئاوداین بە نووری ئیمان، بە نووری قورئانی پیرۆز. داواکارم لە خوای تەعالا پەرستش و تاعەت و عیبادەتی ئەم مانگەی لێ وەرگرت بین، هەروەها لە دەرگای ڕەیان بە نسیبمانی بکە، چونە بەهەشتمان بە نسیب بکە ئینشاءالله، لە دەستی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم تینۆتیمان بشتێنێ بە ئاوی مبارەکی کەوثەر. خۆشەویستان و بەڕێزان، میوانێکی زۆر ئەزیز ئەمڕۆ لە بەرنامەی سەدای زێڕین لەگەڵمانە، ئەویش مامۆستای خۆشەویست مامۆستا مەلا تائیف کە بووین بە مایە عەزیەت بۆی ئەمڕۆ لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە فەڕ و بەرەکەتی قورئان کە داواکارین لە خوا بیکا بە توێشویەک بۆ قیامەتمان ئینشاءالله. مامۆستا تائیف بەخێر بێن. سلامت بیا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت، هیوای بەختەوەری و لەش ساکیت بۆ دەخوازیین. مامۆستا تائیف جان، خۆشیتان لێ دەکەم، خی گەورە موفەقتان کە ئەنی ئەوش لە بەرەکەتی ڕەمەزانیە گەنا جەنابیشت لەو دوورە ڕێیە و بەو نیوە شەوە و یانی تۆمار کاتی تۆمارکردنەوەوانە خی گەورە چست و چالاکت دەکات، تااقەت دەداتێ، ینی بەرەکەتی ڕەمەزانە هەموو شتەکان نەشاد زیاد دەبی، ینی ئەوە شەر ئینشاءالله خی گەورە تاعەتەکان قبول بکە، ڕۆژی خەڵکی قبول بکە ئینشاءالله. ئیمەش خی گەورە لە هەموو لایەک قبول بکە، ماڵەکان ئاوەدان کاتەوە بە نووری قورئان، بە بەرەکەتی قورئان ئینشاءالله. شێە خەڵکی شوێیە لە دایکبوویت ساڵێکە لە کێوە دەستی کردۆ بە قورئان خوێندن؟ بەڵێ هەست خۆش مامۆستا، وەڵا ناوم تایف ئەحمەد خالید، هە لە سەیداوی لە دایک بوومە لە هەولێرێ ساڵی 1976 دەرچووی کۆلێژی یاسا و ڕامیاریمە لە دایرەی لە ڕێعای ئیجتیماعی داوام دەکەم و هەروە مجازم لە قیراءەتی عەشر دەرچووی ڕاسەمێ الحەمدولله. لە ساڵی 91ەوە دەستم بە قورئان خوێندن کردیە کە بە دەنگ، لەو کاتێکە پاشی ئینتفازەی دەستمان بە قورئانی کرد و گوتیانە من دەنگت خۆشە، ینی خیندم لە مناسەبەتی بەرەبەرە خی گەورە تا ئەوڕۆ. دەنگت زۆر کوردەواری مامۆستا؟ وای وڵا خەڵکەکی زۆر ینی پیرێژن و یەختیار، ینی باوەڕتەبی نەفەری دەناسم هەتا وەفاتی کرد لەسرە مەرجی، مەسەن شریتت کالو لێدا بەسەری ئیشارەتیدا دەیگۆ ناکەی من دەیگۆ ئەوەی لێگەڕمە لە تایفی لێگەڕێ، یان چەند کەس دۆستی من بوو یەختیار، ئێستا وەفاتیان کرد، هەتا وەفاتیان کرد هەر قورئانی منیان لە بنسەری بوو. ئینشاءالله ئەوزام دوعام لێ دەکەن ئینشاءالله بۆ قورئانی دەچنە بەهەشتێ و قەبرەکەیان لەبوون ڕووناک دەبتەوە، یا ڕەبی خوا لە هەر هەمیان خۆش بیاوانەی کە دۆست و برادەری من و کە وەفاتیان کرد. هەتا سوالفەکی خۆشەیە ڕۆژێک کابرایە گەیشتی گوتی مامۆستا ژیانت لە من تێکدایە، بەدم کاکە چم کردیە؟ گوتی وەڵڵای خێزانەکەم شتی دەشتو لێ دەدا، هەموو دەمێت دەگریە، مارم تەعزیەیە. گوتم کاکە چانیە شتیت کە لێ نادا؟ الحەمدولله قورئانە و بەرەکەتە و گریانە و گوتی وەڵ لێم شاردتەوە. سلامت بیا ڕەبی، فەزلی خوایە گەر نامەت سنینە، یانی ئەو قورئانە نەبیتن ئەهل الله خاصەت و ئەهل قورئان گەورەیە ئینسان. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک قورئان و نیعمەتی قورئانی لەگە کرابوو، تەمەشای نیعمەتە چکەی کرد دەری نیعمەتی خوای بەکەم زانیە، مەسەن برێ فران دەورە مەندە فران مەسئول ئەوهایە لێت قورئانی لەگە کرایە، وەڵڵاهی خۆم پێی لە هەموو خەڵکی گەورەترە، یعنی بە فەزلی قورئانەکەی ئەگەر نا خزمەتکاری هەموو خەڵکی بە لە خوای بەزیاد بیانی الحەمدولله دەژیم لەش ساغم نیعمەتە، ئینسان دەبی شکرانەی لەسەر بکە. کە ئەو قورئانەی هەیە وەڵڵاهی نەفەری دەناسم ملیۆنێرە دەرێ بریا بە ئەو قورئانەی تومزانی بە هەکر نەدەبوومەوە چ لەسەر و سامانی بکەم. مامۆستا جەنابەت لە شاری هەولێر دەنگت مەرغوبە، خەڵک زۆر دەنگی جەنابتیان پێخۆشە، جگە لە شاری هەولێر لەگەڵ قڕائی مەشاهیری عێراق ئاشنایەتیت هەیە مەسەلەن؟ بەڵێ ئەمە کۆمەڵی قورئانخوێنان دەستەی کارگێڕیمە من لە کۆمەڵی قورئانخوێنانی کوردستان، ینی سەفەری میسر و سوودان و ئێران وڵاتان دەکەین، ناسە لەو ماوەی لە تورکیای بوو، مندەک لە تەڕەتەی کوردی داوەت بوو، مندەک بەرهەممان کریانی زۆر وڵاتان گەڕاینە بەسای و قورئانەی فەزلی قورئانەکەیە گەرنامە.
لە بەغدا لەگەڵ با هەروە دەست پێ بکەم بڵم بە چقارە ئەکسەر سامی وەکو عێراقی بەرێ کاتی خۆیان منداڵ بووم یانی شێخ وەلید مالی دەدا وەلەقەد جاءت رسولنا إبراهيم بالبشرى وەچی ومان دەگوتەوە ینی زۆر پێی معجزە بووین والله ئێستاش لەوانەیە وەچی بڵێ مەقسەدم ینی ئەو کاتی زۆر حەزمان لەوی بوو دوایە مەسەلەن من شاویە مەسەلەن ئەو سعد الغامد ینی هەموو قوڕاکان هەر یەکە و تام و چێژی خۆی هەم زۆر جاوە دەرێم دەنگ میوەیە ئەتو عەزل لە مۆزیە و عەزی لە سێوی و عەزی لە پرتەقاڵ ینی هەر یەکە و عەزی لە دەنگە چییە ئەوە ئێستا نەفەر هەیە لە من زیاتر لێ نادا نەفەریش هەیە ئەمری پێ خۆش نییە نەفەر یەکە چکە لێدا هەر یانی میوەیە هەر یەکە و عەزی لە میوە چییە باسە فەرمی پێمان خۆشە هەندێک تەقلیدمان بۆ بکەی زابزانین چێت بەلاوە پەسەندە مەسەلەن قورئان لە تەقلیدی زۆر باش نیت بەس دەتوانم ینی چێت شارەزای لە مەقامات هەیە بەڵێ الحەمدولله طبعا حوض مقامي الرئيسي من هي سوني عبي سحر يعني وكل كراوي حفظ مقامك صاد صبايا نونك نهاوندا عينك عجمة بايك بياتا سينك السيقايا حياك حجاز رايك الرستا استا وجهك شان لزياد كريا بالسحر مثلا كافك كرد مقام كرد ينايت انا بس يعني مقام كرد مقامك الرئيسي فرعك لبياتي بس لبروي واي كريا خوي زال كريا للدنيا مثلا اوازك هندي زور بكاري دينن هەر شتێک بە یەکسەر دەست دەناسرێت و دەزانی و مەقامە هیندی بەکارێن کووردە ئەو ناویان هینە قات مەقاماتیش خۆی بۆ خۆی عیلمێکە بڵێ ئەم دەرسیش دەڵێمەوە الحەمدولillah دەرسی مەقاماتیش دەڵێتەوە بەڵێ ساغ یا ڕەبی هەندێکی کە قورئانمان بۆ بخوێنە چاوەستان دەوێت چ مەقامێکدا وەڵا مامۆستا هەرچی جەنابەت پێت خۆش بێ ئێمەش پێمان خۆش بەسەر حەزەکەی تەرتی لە چ مەقام کوردتانە فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد صدق الله العظيم ما شاء الله أما مقامي كرد ما مصطفى بلى لەش ساغ یا ڕەبی مامۆستا باسی ئەوەت کرد کە جەنابەت ئیمامەتی دەکەی پێشنوێژی لە شاری هەولێر بەڵێ چ مزگەوتێک لە قەریە ئیتالیەک بەڵێن 8 ساڵە لەوێ ئیمامەتی دەکەم هەر پێش هەینە شار ئیمامەتیم کردیانی لە مزگەوتی تر بەڵێ لەش ساغ یا ڕەبی قورئانی جومعان دەخوێنی بەڵێ هەر لەو مزگەوتە نا لەو مزگەوتە نیمە لە مزگەوتی ڕۆناچی من سەر بە ئەوقافی نیمە ینی بەخۆم مۆزەفمە بەس ینی ساحب مزگەوتەکە تەکلیفی کردە بەس جومعان دەچم بانگ و قورئان و شتانەش دەکەم ینی زۆر جار بە خود بەشمدا ینی لەش ساغ یا ڕەبی مامۆستا ئەوەندەی بزانم دەستی نووسینت هەیە جەنابەت بەڵێ کتێب دەنووسی کتێبێکی جوانت نووسیوە دەربارەی شەوی قەدری پیرۆز بەرێ عەجازەکانیە ئەو کتابە هەر 30 پەڕە باسی 30 جزوی قورئانیە بابنەکە قورئان وەروە 30 ڕۆژی ڕەمەزان وەروە 30 کەلیمەی سوورەتی قەدر ئەو سوورەتە مینە هەموو عەجازەکان و هەرچی تێدایە لە ڕووی ڕەقەمیەوە لە ڕووی قیرائاتەوە لە ڕووی فەلەکیەوە ینی لە هەموو بوارەکان لە 7 بواریدا هەموو لێکەوتنەوەکم لەسەر کردیانی ئەو شەوە شەوەکە کەینێ تاکەکانەوەە هەموو ڕوون کردەوە عیلمی ینی حتمما لە کتێبەکەدا باس کردووە کە چەند فەزل و پلۆپایی هەیە ئەوانەشم هەموو باس کردێ بەریانی هەمووی لە ڕووی عیلمیەوە
حتى يعني كدريتن خير من 1000 شهر قصدي أولي لبو يعني لبو وفري لبو زيادة يعني يدلون يقولي 1000 سنة مثلا زواني نكري وأنا هم باسكري لو أو كلمة بكارات كالشهر 1000 شهر لويهاتي 12 زار لقرآنياتي آخر زار لويهاتي ما شاء الله يعني هو هم رقمية ما صار 12 مانجا لويهاتا 12 كتواو بيتن حتى أجر كلمات يتكبر مثلا تسدب وأنا هم باسكري جوانه يعني باش ساغ يا رب يا رب كاريشي نعزت كدوه الحمد لله مامۆستا حساب تمام كتابك لما دستي لروي عزازي قرآني هر كلمات مثلا جواز نيوان كلمة كان وكتابة جديد شمله بدست باسي آوية عزاز كاني آوي أو تسيل جرينجي إنساني لروي قرآني ولا روي عزازي شباب باش ساغ يا رب مامۆستا لە دەور و پشتی خۆت لە کەس و کارەکەت کەسێ دەنجی وەکو جەنابەت خۆش بێ كابرايا كابو مام رحمن يقول دي ميا بەڵێ زار ديگو دقيشت من ماز ذكر برادري با بير بهري گونديا ديگو ورا انگو برباب دنگ تا خوشا ما شاء الله او زهر با پیرشم دنج زور خوش بو ستاش برايا كانم دویان دنجان زور خوشا بەڵێ يعني حتى لپیش نيجوان بانگ وشتي داداتن يعني زار به خرج دري اي خوشتره ما شاء الله هەر ئەوانیش خۆیان داوەتە قورئان و بانگدا الحمد لله مامۆستا لە بواری بانگدا شارەزایت هەیە اجازه بانجشم به الحمد لله ئیجازەش دەدەی بري اجازه بانگم اجازه مدو ساعه اجازه مشابكه ومصافحه و اوائل السنبليه و40 حديث نوويه ومولاي صلي وانا ارهم اجازه هي الحمد باش لله ساغ يا ربي مامۆستا پێمان خۆشە باسی جەنابەت باسی ئەوت کرد کە لە تورکیا بووی لە تورکیا بانگی تورکی هەیە بانگێکی زۆر ناوازەیە بري يعني دنجيان تابعة خويان هي وان يعني تیژە روي دنجوا باريك وتيجا وعزاز ومثلا صبا وسيقا يعني هم مقام كانش بكادين كانت خوشي لدولة عثماني وابابو مثلا سمينا بصبا بانجان دايا بەڵێ نيورانا مثلا بعزاز بدوايا بسيقا بوا حتى الصبا وشي نرمى مثلا سبينان خرشي عاز نكي بنرمي هريانستيني يعني هم يوي خوي هبوا يعني آداب وشتي جوانيان هبوا وكاتي او زي استاشر وتابع دنجيان هرما يعني دنجان هر مامۆستا شتێکیان هەیە بە مقابل بانگ دەدەن پێم خۆشە شتێکی وا بۆ بینەران بکەین ئەگەر تاقەتت هەبێ الله بسد جا فەرموو دەست پێ بکە بە سەباح الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح
ما شاء الله خی گەورە پاداش زەنابیشت مامۆستا مەقاماتی عێراقی ناسراوە بە حوزن بە مەقاماتی خاو حوزن بە شێوازێک خەڵکی زۆر حەزی دەچێتێ بەدەدی خۆتان دەفەرمونون هۆکاری ئەوە چییە؟ بەێ ئەم زۆر جار باسم کردیە ئەمە ملەتەکی شەرقینە ملەتەکی زۆر چەوساینەوە زولم و ستەم و دکتاتۆر و غەدر و قوربانی و شەهید و ئەنفال و ئانەمان دیتە دایمە لەگەر هەندێ دایمە حەزمان لێ بمان لاوێننەوە شتێ حەزین و عاتفی و سۆز جوولاندن ئەوانە تەسیر لەمە دەکا یعنی هەتا بەمەژێن لە ڕووی سیاسیشەوە زۆر زادرێن ئەمە ملەتەکی عاتفینە یعنی هەر دەخەرتێن بە عاتف و سۆزەوانە ئەوە بوویتە هۆی چەند جار مەسەڵەن تووشی ئەوەی بووینە ئەجا دایمە شتی غەریبی خۆشە دایمە شتی لاواندنەوەمان پێ خۆشە دایمە شتی سەردولکەمان پێ خۆشە دایمە شتی حەزین و ئەو بابەتانە تام و چێژی خۆی هەیە کە زۆربەی کە خەرگ غەمی هەر هەیە بەس زار وێ مەسەن خەرگ شتی زەوقی و بابرین ئەو شتانە کەم کەسە ینی زار وێ ئەو خوڵقەی نیە بەس شتی عاتفی هەموو دەمێ هەر خۆشە هەموو دەمێ ئینسان ئەگەر لە خۆشیشدا بێ هەر عەزی لە عاتفەکەی هەیە عەزی لە شتە بە سۆزەکەی هەیە ئەوە هۆکاریەوەی کە لە عێراق مەسەن شتە باوە دەست خۆش بێ ڕەبی مامۆستاگیان ئێمە بەرەو کۆتایی ئەڵقەی ئەم جاری بەرنامەکەمان دەڕۆین وتەیەک دوا قسەی جەنابەت بۆ بەرنامەی سەدای زێڕین ئەمرت بە چییە؟ وڵی دوعا دەکەم سەرکەوتوو بن خی گەورە بتان پارێزی مۆفەقتان کە ئینشاءالله لە خزمەت قوڕانخیناندانە خی گەورە لە هەمولایەکی قبول بکاتن پاداشتە مولایەکی بداتەوە وەش بەردەوام لە کاری چاک و باش و خێر خی گەورە مۆفەقتان خۆشە خیتام و هەمیسک بێ هەندیشکە قورئانمان بۆ بخوێنی بە سەوتە خۆشەکەت و دواتر من کۆتایی بە ئەڵقەی ئەم جارە دێنم ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقال اركبوا فيها بسم الله مجريها ومرساها إن ربي لغفور رحيم وهي تجري بهم في موج كالجبال ونادى نوح ابنه وكان في معزل يا بني اركب معنا ولا تكن مع الكافرين قال سآوي إلى جبل يعصمني من الماء قال لا عاصم اليوم من أمر الله إلا من رحم وحال بينهما الموج فكان من المغرقين وقيل يا أرض ابلعي ماءك ويا سماء واقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجود وقيل بعدا للقوم الظالمين صدق الله العظيم. صدق الله العظيم وصدق رسوله الكريم ونحن على ذلك من الشاهدين الشاكرين. بینەران و بیسەرانی خۆشەویست
بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین تا ئەڵلقەیەکی تری ئەم بەرنمەیە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. دووبارە سوپاس بۆ مامۆستا مەلا تایف کە لێرە ئامادە بوو لەگەڵمان. خوای گەورە پاداشتی ئەویش و ئێوەش بداتەوە. دوعای خێرتان بیر نەچێ بۆ ئێمە و بۆ خۆشتان لە مانگە پیرۆزەی ڕەمەزان، بەڵکو خوای پەروەردگار لێمان خۆش ببێ ئینشاءالله. السلام عليكم ورحمة الله وبركاته.